اما زیاتر برفرهتر سر به بازار راب واسنو پیش بینین دمین پیجی بتایبت رزدار یادگار صدیق شارازه بازار دارایی لگل ما ده همان دم ده او هفکار ما پرودیسر دی بولتن ما آبوریه یادگار ماندینه بی خیر هاتی ما بحثوی کی کر بود دمین دریجم پیش دباکو نرخ زیر بلنتر جی ببیتن اولن بونا افروجی ما بحث کرد قط نگهشته روزین چویجی ما بحث کرد که ده ها چواره کرد مگه اولن بونا کانه ها نو ام زرالتر بزنیم بوچی ام بیجیم بله دمین پیش ده هیچ نرخ زیر بلند بیتن بله کاور اگر سیر من کرد به دوای سال 2020 آبوری زیان سوتن و قناقی کی زیاوازه یعنی اگر بدرستی بلین خرجی حکومت کان لسرانسری زیان ده برز بوده بدیاری کرد اگر بلین نمونه به امریکا بینینوا قرضەکانی حکوومەتی ئەمریکا بەهۆی فراوانبوونی خەرجەکان و زیادبوونی کورتێنانی بودجەی ئەو وڵاتە لە 23 تریلیۆنەوە بۆ 35 تریلیۆن دلار بەرز بۆتەوە کە بێگومان ئەمە ناجێگیری دروست کردووە لە سەرانسەری جیهاندا حکوومەتەکان ترسی ئەویان لێ نیشتووە کە ئەگەری هەیە مایە پووزبوون ڕوو بدات لەگەڵ ئەمەشدا سیاسەتی نەختی پێم خۆشەوە بڵێم کە ئەگەر بێت و تەواوی زێری بەرهەماتووی جیهان ئەگەر بدەینە دەستی ئەمریکا ناتوانێت قەرزەکانی خۆی بداتەوە تەواوی ئەو زێڕێکەوە لە جیهاندا بەرهەماتوە بە نرخی ئەمڕۆی زێر دەگاتە 17 تریلیۆن و 120 میلیارد دلار لە کاتێکدا ناگاتە نیوەی قەرزەکانی ئەمریکا بۆیە خواستێکی زۆر لەسەر زێردا خواستێکی زیانی بۆ زێر دروست بووە لەلایەکی دیکەوە ئێمە ناجێگیریەکی زۆری سیاسەتی نەختی دراییمان هەیە لە تەواوی جیهاندا هەر با دوور نەڕۆین باز لە وڵاتانی دراوسێ بکەین وەکو ئێران وەکو تورکیا دەبینین لە دوای ساڵی 2020 تووشی ناجێگیریەکی زۆری لە سیاسەتی درایی بوونەتەوە بەهای دراوەکانیان بە شێوازێکی خێرا دابەزیوە وەروەها ڕێژی هەڵاوسان بە شێوازێکی خێرا ڕوو لە بەرزبوونەوە کردووە کاتێک هەوڵاتیان دەبینین دراوەکانیان متمانەی بۆ پاراستنی سەرمایەکانیان متمانە بە دراوەکانیان ناکەن بۆ خواز لەسەر زێر وەکو پەناگەیەکی سەلامەت بەرز دەبێتەوە ئەڵوزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێمە سەرەوەش بێگومان لە دوای بە دیاریکراوی ئەگەر بڵێن لە دوای نیوەی دووەمی ساڵی 2023ەوە نرخی زێر بەرزبوونەوەکانی خێراتر کردووە هۆکارەکەش بۆ دەگەڕێتەوە ناجێگیریەکان بە پلەیەک کاریگەری هەبووە کاتێک ناجێگیری هەیە لە تەواوی جیهاندا و بەرهێنران بوو ئەوەی کەوا سامانەکانیان سەلامەت بهێڵنەوە ڕوولەکردنی زێر دەکەین ئەوە تا بڵێن دروستە دەتوانین بڵێنکەوە شەڕ لەناو چەقی وڵاتانی پێشکەوتودانیە بەڵام لەناو حەوشەی وڵاتانی زلهێزدا کاتێک ئەم ناجێگیری ئەو نادڵنیایە دروست دەبێت و بەرهێنەران دەبینن کە وڵاتانی زلهێزیش ئابوووریەکانیان هاوسەنگنیە لە مەترسیدان بۆیە ڕوولەکردنی زێر دەکەن ئەمە بوترێت لەگەڵ ئەمەشدا سیاسەتی نەختی ئەمریکا ڕۆڵی هەبووە یەدەگی فدرالی ئەمریکا لە دوای نیوەی دووەمی ساڵی ڕابردووەوە دەیەوێت ڕێژەی سوی بانکی لە کاتێکدا ڕێژەی سوی بانکی بۆ بەرزترین ئاسی زیاتر لە 20 ساڵی ڕابردوو بەرز کردەوە بەڵام ئێستا ئەگەرەکان دروست بکە ڕێژەی سوی بانکی دادەبەزێنێت کاتێک ڕێژەی سوی بانکی دادەبەزێنێت پێشووتر ڕێژەی سوی بانکی بەرز دەکرایەوە و بەرهێنەران ڕوویان لە کڕینی دۆلار دەکرد چونکە لە دوور لایەنەوە سوودیان لە دۆلار دەبینی یەک لە دەساتی قەواڵەکانی ئەمریکا دەساتێکیان دەست دەکەوت لەلایەکی دیکەوە لەو دۆلارێکەوە دەیانکڕی سوودیان وەردەگرت چونکە بەهاکەی بەرز دەبووی بۆیە کڕینی زەرکەم بوو بەڵام لەو دوای ئەمە کە ئەگەری کەمکردنەوە ڕێژەی سوی بانکی دروست بووە لە بازاڕدا بۆیە بەرزبوونەوەکانی ئێستا بەهێزترە بە ئەوە بەبیر بین ئەو بەهێزترە کە مانگی داهاتوو دەست بە کەمکردنەوەیەک بکاتن سوودی بانکی تاوەکە ئێستا و ئەگەرە بەهێزە لەگەڵ ئەمەشدا وەکو دالیە دناوە بازاری سلێمانیە دەگوت ئیرو خەلک زیاتریە زێر دفروشیتن ئەگەر کەسێک هەبە بێ مامەڵایەکێ بکاتن ji bo ku qazancê ji vê bilindbûna dawiyê biketin lê ji bîr wan neçîtin ku bilindbûnên dî jî dirêdene بەڵێ بێگومان دامەزراوەکان پێشبینی بەرزبوونەوەی زیاتری نرخی زێر دەکەن لەسەر ئاسی درێژخاندا دەتوانین بڵێن شەپۆلی بەرزبوونەوەی نرخی زێر لە 3000 دلار واتە مسقاڵێکی زێری عیارە 21 ئەگەری هەیە تا 630,000 دینار بەرز بێتەوە بەڵام ئەمە ئاسی درێژخایانە زۆر ئاساییە ببینێن نرخی زێر لەوانەیە تا کوتایی ساڵ بێتن ڕەنگە تا کۆتایی 2025 ئەمە زۆر ئاساییە بەڵام لەسەر ئاسی کورمەودادا ئەگەری هەیە 10,000 تر لە مسقاڵێکی زێری عیارە 21 بچێتە سەر ئینجا ڕوتێکی دابەزین کەمێک نەختێک ڕوو لە دابەزیم کاتەوە بەڵام ئەوەی کەوا هەیە پێشبینیەکان بەو ئاراستن کە لەسەر ئاسی درێژخایەندا زێر ڕوتی بەرزبوونێ بەڵام پێویستە بوترێت جێ ئاماژە پێدانە کە بەرزبوونەوەی نرخی زێر لە مانگەکانی ئەم مانگ و مانگی داهاتوودا بەسراوەوە بۆی گەنجینەی فدرالی یاخود یەدەگی فدرالی ئەمریکا چەندە ڕێژەی سوی بانکی کەم دەکاتەوە ئەگەر بێت و ڕێژەی سوی بانکی بە 50 خاڵ کەم کاتەوە بێگومان کاریگەریەکی زیاتر دەبێت
بۆ خواز لەسەر زێر لەوەیکەوە بە 25 خەڵک کەم کاتەوە بۆیە بەسراوەتەوە یەک لە سیاسەتی نەختی دوو بەسراوەتە بۆیکەوە ئایا نازیگیریەکان ئەو سەقامگیریەکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە لەگەڵ رووسیا و ئۆکرانیا دەبینین کە هێرشەکان پێچوانە بووتەوە لە رووسیا ئۆکرانیا چۆتە نێو خاکی رووسیا بێگومانە من نازیگیری زۆرتر لە بازاڕەکان دروست دەکات لەلایەکی دیکەەوە ئایا بانکە ناوەندەکان بەردەوام دەبن لە کڕینی زێر ئەگە سەیرمان کرد بێ 3 مانگە چین خەمساردە لە کڕینی زێر بۆ یێدەگەکەی ئەمە دوو ئەگەر دروست دەکات لە بازار ئایا بۆ بانکە ناوەندەکان زێر بەڕاستی نرخەکەی بەرزە بۆیە پێشووتر لە بازاری زێردا زۆردا شارەزایان باز لەوە دەکەن بانکە ناوەندەکان وەکو فیلێکوان بۆ بازاری زێر هەر کاتێک بچەنە نێو ئەم بازارەکە دەشڵەژێن و ڕۆتی ئاراسی بازار دەگۆڕن بۆیە بێگومان ئەمە لەم مانگە و مانگەکانی داهاتوودا ئاراسی بازار بە شازێکی دەتوانێت بڵێ نازیگیر دەبێت جا لەناو ئەو ناجێگیریەدا لە کاتی ڕابردوش دەکەبینیمان بە ئاستێک بوو وای لێ هات کە زۆر کەس لە بازاری ناوخۆی هەرێمی کوردستانیش زیانی کردووە چونکە ئاگاداری وردەکاری جوڵەی ئەم بازارانە بووە وردەکاری ئابووری زلهێزەکان نەبووە خواستی زلهێزەکان لەسەر بازار نەبووە بەدواداچوون بۆ ئەوەت کردووە کە بە ژمارە هەمانە بە ملیونان زیانیان کردووە لە ماوەی ڕابردوودا چونکە ئاگاداری بازارەکە نەبوون ئەوە چونچوونی بووە بەڵێ کاوەر ئەوەی کەوە گرنگە ئاماژە بێ بکەم لە بەدواداچوونەکەم کە بۆ بازاری زێر کردم بە شازی زۆر مامەڵە لە بازاری زێردا دەکرێت زیاد لەوە نیە لە بازاری ناوخۆدا باڵێن بەس ئەوە نیەکەوە زێڕنگرەکان بێن زێڕەکانیان وەکو جوانکاری بە ئافرەتەکان بفرۆشن ئەوانیش مامەڵە دەکەن زۆرێک لە مامەڵە پێدا بۆ بێگومان ئەمە زۆر خراپە بۆ بازار وەروازیانێکی زۆری لە دەکەوێتەوە ئیش زۆری هەواییە کەوەیکەوە لە بازاری دراودا زۆرجار بەرگوێمان دەکەوت من زیانەکان بەشێک لە زیانەکانم بیست تا 900 ملیۆن دلار ڕۆیشتووە هەم لە بیتکۆین واتە ئەو کەسێکەوە ئەو مامەڵی کردووە لە بیتکۆین بووە لە بازاری زێریشدا بووە زیانەکەی گەیشتۆتە 900 ملیۆن دلار وەروە زیانێکی تریش هەبوو کەوە ئەو زێڕنگرە لە بڕی ئەوەیکەوە بیر لەوەی بکاتەوە زێڕەکەی بکرێت کاتێک بەرز دەبێتەوە قازانسکە بە پێچەوانەوە زێری فرۆشتووە بۆ ئەوەیکەوە کاتێکدا دەبەزێت قازانسکە ئەمە بە شێوازی هەوایی مامەڵی کردووە ئەویش زیانە بە هەواییەکە ڕوونتر بکەینەوە هەندێک کەس کە بە هەوایی نیان کردووە ئەوەیە بەس بە زمان لە یەکدیان کڕیوە و تەواو هیچ ئەوەیەک نەبووە ئەم وەکو من بڵم کاوەر زێر لە تۆ بەو سعرە بە من گەیشت بە مەباز لە 500,000 من بە تۆ دەفرۆشم باشە کاتێک دێتە خوارەوە تۆ زیانەکە دەبی بدەی بە من قازان دەکەم کاتێکدا دەبەزێ بەڵام پێچەوانە بۆ دەبینی وانە زێر ڕۆتی بەرزبوونی وەرگرتە بۆیە بەو شێوازە زیانەکان دەتوانم بڵێم زیانەکان زۆرن بەڵام ئەوەیکەوە زۆر جێی سەرنج بوو لای من 900 ملیۆن دلار وەروەها 4 ملیۆن دلار لە بازاری زێردا تۆمار کراوە کاوەر یەکێک لە بابەتەکانی دیکە کە ئاماژە بێ وکەم زۆر جار باز لەوە دەکرێت حەقدەستی زێر ئەوەندە زۆرە کاتێک دەیکڕم قازانجێکی ئەو تۆ ناکەم یعنی دەبێت زێر زۆر جوڵە بکە ئینجا من دەکەمەوە قازان کاتێک دەفروشمەوەش زیان دەکەم بەڵێ ئەوە بوو بەدواداچوونێکە کردمان زۆری جیاوازی زێر لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان دەفرۆشتێت بەگشتی چوار زۆر زێر هەیە زێرەکیان پێ دەوترێ عراقی کە بۆ هەر گرامێک حەقدەسەکەی لە نێوان 3000 بۆ 5000 دینارە باشە زۆرێکی دیکە هەیە لە خەلیجیە لە نێوان 5000 بۆ 10000 دینارە بەڵام پارچە بۆ پارچەش دەگۆڕدرێت یادگار بڵێ کە دەڵێم 3000 بۆ 5000 دینارە بۆیە پارچەکان گۆڕانکاری بەسەردادێت خەلیجی وەکووتمان لە نێوان 5000 بۆ 10000 دینارە و تورکی هەیە لە نێوان 7000 بۆ 15000 دینارە زۆرێکی دیکەیە پێی دەوتری ئەکسترا تورکی کە دەگاتە 25000 دینار بۆ هەر گرامێک واتە مسقالێک دەگاتە زیاتر لە 100,000 دینار و زۆرێکی دیکە هەیە ئیتاڵی لە نێوان 20000 بۆ 25000 دینارە بەڵام ئەوەی کە ئێمە ئاماژەمان بکرد سەرجەم ئەو زێرانێکەوە لە نێو بازاردا هەبوون کەسێک بیەوێت وەکو جوانکاری بەکاری بێنێت جیاوازە جیاوازە و دەبێت بزانیتن کام جوورەیە کام وڵاتە بۆی حەق دەستەکە بزانین لە نێوان چەند بوو چەندە چەندێک جار ئەستیغلالکردنی شەیە ئەوەیە کە زۆر جار کڕیارەکان لی نەڕەحەتن کاتێ پارچەیەک زێر دەکردن حەق دەستەکەی لای زێڕنگران دەمێنێتەوە هەندێک جارێک لە هاوڵاتیان بەوە هاتووە لەوانەیە ئەگەر عێراقی 3000 و 5000 بێتن بوو 10000 چوو بێتن حەقدەست بۆ هەر گرامە بێتن دروستە ئەوە گرینگە و جگەلەوە زۆر گرینگە کاتێک کڕیارێک زێر دەکرێت بۆ خانمان بەتایبەتی نابێت وەسڵەکە بزرکەن دەبێت لەوە ئاگادار بن بۆی بزانێتەوە
بۆی بزانن کە ئەم زێڕێکە کڕیوەتی ئایا عراقیە کاتی ئیتالیا دەفروشی پێویست پێ دەبێتەوە بەڵێ ئەو کات. بەڵێ بۆی بزانێت کە زێڕەکەی کامە زێڕە کڕیوەتی وەروەها بۆیکەوە عیارەکەی تەواو بێت زۆر جار من بینیومە هەرتەنان لە ماڵەوە من تووشی هاتوو ینی بازێڕی عیارە 21 کراوە لە بازار بەڵام دواتر دەرچوو 19 و 19 بووە زێڕەکەی تەواو نەبووە هەژدەکە ئەوەیە باڕۆنتریش بێتەوە کە تەواوی 100% زێر نییە کەمترە لەوەی کە دەگاتە ئاستی 21 و 24ەکە ئەو کە زیان دەکەی لە فروشتنی دەبووە گرینگە وەسڵەکە لای خۆیان بێڵنەوە لەلایەکی دیکۆ بۆ ئەوەیەکەوە وەبەرهێنەران ئەوانەی کە دەیانێت وەبەرهێنان کەندە زێردا وەکو هەبوویەکی سەلامەت لێ بڕوانن واتە بۆەوەیەکەوە پارەکانیان سەلامەت بکەن لیرە هەیە شوازی جیاواسەیە لیرێ حەقدەستەکەی حەقدەستی لەسەر نییە واتە کاتێک زێر ئەمڕۆ بە خامە دەکڕی بەڵێ 530,000 دینارە تۆ لیرەکە بە 530,000 دینار دەکڕی بەڵام کاتێک تۆ دەیفرۆشیەوە مامەڵەکردنەکە وەکو زێڕێکی کۆنە مامەڵی لەگەڵ دەکرێت 8,000 بۆ 10,000 لە مسقالێک جیاوازیەیە کەواتە ئەوەیەوە ئێمە بەدۆدا چونمان کرد گرنگتریش ئەوە بووکەوە هەر کەسێک بێوێت زێر بۆ داهاتوو بکرێت لیرەیە و جۆرێکی دیکە هەیە سەبیکە هەیە ئەو زێڕێکەوە ئێمە باسی لەوە دەکەین ئۆنسەی بۆ شێوازەیە ئەویش مامەڵی پێ دەکرێت و 1 گرام و مامەڵی پێ دەکرێت تاکو 5 کیلۆگرام لە بازارەکانی هەرێمی کوردستان بەڵام بە شازێکی گشتی 1 گرامەوە هەیە بۆ 1 کیلۆ و زۆرتریش ئۆنسا لەویشیان دەبێت کڕیار ئاگادار بێ سویسریەکە لە هەمویان کوالیتی تر و وەروەها جێگای دڵنیاییترە بۆیکەوە عیارەکەی تەواو بێ و لە بازارەکانی ژەوەیەوە من بەدۆدەچنم بووی کرد زیاتر لە نرخی خۆی لە بازاری زیانی مامەڵی پێ دەکرێت کە دەگاتە زیاتر ئێستا ئەمڕۆ ئۆنسەیەک بە 2500 ئەنی لە بازار دەگاتە 2600 پێ دەفرۆشتێ وەروە 50 دەبوو نەبوو ئەو دەگەڕێتەوە بۆ باز تەنانەت لە دووبەیش ئەم بازەی لەسەر بووە کاتێک زیێڕەنگرێک دەچێتە دووبەی زێڕەکانی هاورد دەکات بێگومان بازەکە لە هەموو وڵاتێک ئەو باجە هەیە کات دەکەوێتە سەر ئەوەش زیاتر لە سەر نرخی ئۆنسەوی کە باسمان کرد 2507 دلار بلندترینی خۆیەتی کە تۆمار کراوە لەوەتەی مامەڵە بەزیر دەکرێت گەلێک سپاس کاکی یادگار سدیق شارەزای بازارên دارایی و پرودوسەرê بولتنên ئابووری کوردستان 24 سپاس بوو تا مادینە سپاس